الله والله 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 الله والله والله دەی حەق وەرگرە و پشت لە گومانکە، حەق و ڕاستی وەرگرە و پشت لە گومانکە. گوێ بگرن، ئینسان ضرورە دەوڵەتی ئیسرائیل بناسێ. دەوڵەتی ئیسرائیل جیاوازە لەگەڵ دیانەتی جوولەکە، ئەوەتان نێتێک نەچێ. دەوڵەتی ئیسرائیل ئەوانەی پیاوی بەڕێزی بەتەمەنن لەم مزگەوتا بە بیریان دەکەی دروست بووە. دەوڵەتی ئیسرائیل جیاوازە لەگەڵ دیانەتی یەهودی و جوولەکایەتی، دووشتی لێک جیاوازن نابێت تێکەڵاو بکرێن. ئەم شەڕی ئیسرائیل لەگەڵ ئیسلامدا شەڕی جوولەکە نییە لەگەڵ ئیسلامدا، شەڕی دەوڵەتێکە کە ئێستا بنچینەی دروست بوونەکەتان بۆ باز دەکەم. ئەو گەنجە بەڕێزە ئەو منداڵە جوانکیلە ڕەن بێ نەزانێ ئیسرائیل چۆن دروست بووە. دەی چاک گوێی بۆ بگرە لە واقعی مێژووە تێت دەگەێنم ئەم دەوڵەتە چۆن دروست بوو. ئیسرائیل دەوڵەتێکی عەسکەرتاری دیکتاتۆری پێکهاتوو لە توندڕەوترین جوولەکەکانی دنیا کە لە ساڵی 1948 دا دروست بووە. مێژوویەکی نزیک بە دانیشتوو کەم بەڵام پارە زۆر و بەهێز کە بە یەعلام و بە پارە توانێتی پشتیوانی هەموو دنیا بۆ خۆی ڕاکێشێ. ئەم دەوڵەتە چۆن دامەزرا؟ ساڵی 1897 سەد ساڵێک لەمەو پێش، 110 ساڵێک لەمەو پێش لە شاری بازڵی سویسرا هەرچی حاخام و گەورە زانایانی جوولەکە بوون بە سەرکردایەتی پیاوێک کە ناوی تیۆردۆ هرتزل بوو کە بە باوکی جوولەکەی سەردەم ناو دەبرێ، کۆبوونەوەیەکی گەورەیان کرد لە ناو خۆیاندا. وتیان ئێمە دەوڵەمەندترین خەڵکی سەرزەوین. جوولەکە عادەتەن تا لە سلێمانیشدا ژیاون بە بیرتان دێ ئەوەی ڕشتپێکان هەر خەریکی زێڕەنگری و شتی وا بوون، یعنی بەردەوام پارەی جیهانی لە دەژێ دەستیاندا بووە. ئێمە ئەو هەموو پارەیەمان لە ژێر دەستایە، حەقوایە داهاتووی ئەو جیهانە هەمووی بۆ خۆمان بێ، پارەی دنیا هەموو بۆ خۆمان بێ و دنیا هەمووی بێتەوە ژێر دەسەڵاتی جوولەکە و بۆ خۆمان بێ. وتیان چی بکەین؟ وتیان نەخشەیەک دەبێ دانین، پیلانێک دانین. پیلانەکان ئەوە بوو، وتیان جا ئەم پیلانە چۆن ئاشکرا بوو؟ ئەمە 1897 پیلانەکە بەسرا. خوای گەورە چۆن ئاشکرایەکە؟ بە ڕووداوێکی زۆر سادە. لە جانتاکاندا کۆنووسەکە نووسرا کە دواتر بۆتان باز دەکەم. یەکێک لەو کەسانەی کە لە سەرکردایەتی ئەو کۆنگرەیەدا بوو ساڵی 1902 لە فەڕەنسا لە یەکێک لە شوێنە خراپەکان دوو لە ڕووی مزگەوت و ماڵی خوا کەمەلهایە لەوێدا خەوتبوو، لە جانتایەکی دیبلۆماسی زۆر قایمدا ئافرەتێکی خراپ وای زانی ئەوە پڕە لە دۆلار و پارە، پەلاماری جانتاکەیدا و دزی. کاتێک گەیشتەوە شوقەکەی خۆی و بە هەر شێوەیەک لە جانتاکەی هەڵبسڕی سەی دەکا هیچ دینار و دۆلارێکی تێدا نییە، هەمووی ئەوراقە فڕێدان تووڕە بوو. دواتر بۆ ئەوەی کەوا تووڕەیەکەی خۆی بخواتەوە کە ئەو هەموو ڕەنجەی لە پێناوی دزینی ئەو جانتایەدادا و بەهێوە دەچوو دەستی کرد بە خوێندنەوەی کە سەیری کرد. ئەمەشتی زۆر عەجایبات لەم وەرەقەدا هەیە، حەد دڵی خەیاڵاتە. بۆیە مامۆستایەکی ناسیاوی کە خەڵکی ڕووسیا بوو، مامۆستای جامیعەی سۆربۆ بوو، ئوستازی جامیعە بوو، وتی مامۆستا ئەم وەرەقانەم دۆزیوەتەوە، نەیگوت دزیومە، ڕەن بێت تۆ سوودی لێ ببینی. کاتێ وەرەقەکانی خوێندەوە مامۆستای زانکۆیە سەری سوورما، ئەمە چ پیلانێکی گڵاوە بۆ تێکدانی هەموو دنیا. بۆیە ئەم وەرەقانەی دا بە قەیسەری رووسیا، قەیسەری رووسیا لێیان تووڕە بوو لە جوولەکەکانی وڵاتە، قەسابخانەیەکی لێدانان بە هەزارانی لێ ئیعدام کردن و سەربڕین. جا ئەو ئەوراقانە چیان تێدا بوو؟ پیلانی ئەو کۆبوونەوەی تێدا بوو کە دەڵێ بۆ ئەوەی جوولەکە دەست بگرێ بەسەر هەموو دنیادا واجبە ئەم خاڵانە جێبەجێ بکەین. مەرحەلەی یەکەم ناوی خوا و دین و ئیسلام و مقەدەسات نابێت لە مێشکی خەڵکا بمێنێ، شتێک نەمێنێ کە پەیوەندی بە خواوە هەبێ، خەڵک ناوی خوا دەبێت لەبیر بەرینەوە، جا چۆن لەبیری دەبێەوە ئارەزوی خۆتە. دووەم نابێت شتێک بمێنێ بە ناوی شەرەف و ئەخلاقەوە، نابێت شتێک بمێنێ ناوی شەرەف و ئەخلاق و حەیا بێ. خاڵی دووەم. خاڵی سێم دەبێت دەوڵەتان بە شەڕ بدەین، پارە بدەین بە دوو دەوڵەت بۆی بە شەڕیان بدەین بەیەک، چەک بۆ هەردووچیان بکڕین بە شەڕیان بدەین. دوای ئەوە شەڕە بچووکەکان بکەین بە شەڕی گەورە، ئەبێ سێ جەنگی جیهانی گەورە ساز بکەین کە هەموو دنیا بە شەڕ بدەین و جوولەکە سێیان کە. جەنگی جیهانی یەکەم لە ئەنجامی ئەو جەنگەدا دەبێت دوو دەوڵەتی زنهێزی دنیا بخەین، یەکەم دەوڵەتی خەلافەتی عوسمانی، دووەم دەوڵەتی رووسیای قەیسەری. لە شوێنیاندا دوو دەوڵەت دانین کە بە هەموو شێوەیەک ژاتی ئیسلام و دینی محەممەد بکە. لە دوای جەنگی جیهانی دووەمیشەوە کە نیوەی دنیامان بە کوژدا وڵات هەمووی وێران بوو، فرسەتێکی زێڕینە هەرچی جوولەکەی دنیایە کە توندڕەوە و ڕازیە بە ئێمە لە فەڵەستیندا کۆی بکەینەوە دەوڵەتی ئیسرائیل پێک بێنین. ئەم نەخشەیە، ئەم پیلانە ژەهراویە
بۆ جێبەجێکردنی ئەم کارە گڵاوەش چیمان پێویستە وتیان دووشت یەکەم هەرچی پارەی بانقەکانی دنیا بە ڕیبا بخێنە ژێر دەستی خۆمانەوە هەموو دەوڵەتان پارە لە ئێمە وەرگرن دووەم هەرچی ئیعلام و رادیۆ و تەلەڤیزۆن و گۆڤار و ڕۆژنامەی لە ژێر دەستی ئێمەدا بێ ئایا جێبەجێیان کرد فعلا جێبەجێیان کرد ساڵی 1914 شەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا ساڵی 1918 کۆتایی پێهات 25 ملیۆن خەڵکی تێدا کوژرا فعلا جەنگەکان هەڵگیرستاند و ڕێک چۆنیان دانابوو کە جەنگ کۆتایی پێهات خەلافەتی عوسمانیش